ئیسماعیل تاڵەبانی شاعیر هۆندراوەیەکی بۆ کەسانی خاوەن پێداویستیە تایبەتەکان نووسیوە و لە ئێستاشدا ئەم هۆندراوەیە کراوە بە مارشێک تایبەت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە لەدوانێکی تایبەت بە کەناڵی سلێمانی. ئیسماعیل تاڵەبانی سوپاسی هەموو ئەو کەسانەی کرد کە یارمەتی دەربوون بۆ بەرهەمهێنانی ئەم مارشە و خۆشی با قەرزداری خاوەن پێداویستیە تایبەتەکان دەزانێ و ڕاگەیان ئەمە خزمەتێکی بچووکە لە هەمبەر ئەم توێژە گرنگە. هەڵبەت بیرۆکەی ئەم مارشە بیرۆکەی ئەم کارە پیرۆزە لەلایەن من و هونەرمەندی لاو کاکە محەممەد ئیسماعیلەوە بوو. ڕۆژێکیان هات بۆ لاموتی پێم باشە شتێکی وا بکەین، منیش داواکاریەکەیم بە شانازیەوە قوبڵ کرد و توانیم لە ماوەی چەند ڕۆژێکدا تێکستەکەیان بۆ بنووسم و پێکەوە کارێکی جوان بکەین. کاری ئاوازی کاگنیازی سنتورە، کاری وێنەگرتنی کاک دیار مادیە، کاری وتنی کۆرسەکە یەک سۆڵۆی کاکە حەمە ئیسماعیلی تایە و باقی وتنەکەی لەلایەن کۆرسەوە سرودەکە وترێتەوە. Serca